بەهۆی لافاوی چەند ڕۆژی ڕابردووی پارێزگاکانی هەرێمی کوردستان بە دیاریکراویش سنووری قەزای تەقتەق و گوندەکانی دەوروبەری زیانێکی زۆر بەر هاوڵاتیان و بە دیاریکراویش ئەو کەسانە گەیاندکەوە حەوزی ماسیان هەبووە. بە گوێرەی زانیاریە سەرەتاییەکان کە خەمڵێنراوە نزیک بە 400 حەوزی ماسی لە تەواوی ناوچەی تەقتەق و گوندەکانی دەوروبەری ئاسەواریان نەماوە و زیانی زۆریش بەر خاوەنەکانیان کەوتووە. تاوەکو ئێستاش بڕیار نەدراوە ئاخۆ ئەم هاوڵاتیانە یاخود ئەم کاسبکارانە قەرەبوو دەکرێنەوە یاخود نا. هەرچەندە بەپێی راپۆرتێکی حکوومەتی هەرێمی کوردستان بێت تاکو ئێستا هیچ لیژنەیەک نەهاتۆتە ئەم ناوچەیە و زیانەکان بخەمڵێنرێت بۆ ئەوەی لە ئەگەری قەرەبووکردنەوەی ئەو هاوڵاتیانە یاخود ئەو کاسبکارانە قەرەبوو بکرێنەوە. قوربان سڵاوتان لێبێت. زۆر سپاس. خوای گەورە بۆتانی قەرەبوو کاتەوە یاخوا. باسی کاتی ڕوودانی لافاوەکەم بۆ بکە. ئێوە چیتان بینی؟ چۆن لافاوەکە هات؟ حەوزەکانتان ئێستا لە چ دۆخێکدان؟ وڵای سەرەتا بڵێن بەخێر بێن بە خێراتی کەڵانی کەناڵی پەیامەکەین بەخێر بێن یاخۆ سەرچاو. وڵای ئاوەکە خۆی لە زووە بوو بەڵام دەوروبەری تەقریبەن پێش مەغریب و هەم مەغریب گەویشتە ئەم ناوە. سەرەتا نەمازانی لەو قەنەعاتە نەم و زیێوها زۆر بێ والحاس دوای وای لێ هات بێحیساب یعنی زیێ زۆر بوو. یعنی بەس بۆ ئەوەمان بۆ کرا خۆمان نەجات دەین. من سێ حەوزم هەیە بۆن منە سێ حەوزەوە خوا 1400 ماسی تیا بەرسێکیان. ماسی من لەوانەیە زۆر نەڕۆی بێ بەو شێوێ بە بۆنەوەی هەر چوار دەورەی عەردەکەم سیاجە ئەلحەمدولیلا زەرەرمان زۆر لێکەوتەوە بەس وەکو ماسی لەوانەیە هەتا تەواو دەرشی نەکەین لە خۆمان ناگەین چەندمان ڕۆیەوە چەند نەڕۆیوە. حەوزێکتان بەتاڵ کرد ئەوەی پشتی کامێرەمانەکەم چیتان بۆ دەچوو لەو حەوزەیان؟ وەڵای ئەو حەوزە باش بوو بەڵام ئەو حەوزە منە و عادەتەی تێم کرد دووقاتی تیا بوو ینی پێچەی ئەو حەوزانەی سەرشەمی هات پێت نا ئەوە ینی هەر ئەوە نەبووە سا ئەویانە 3000 تیا بوو دەرمان کە زیاتری تیا بوو بەڵام ئەو حەوزە کەمی تیا ئەوە زۆری تیا بوو کەمشی تیا ماوە لەوانەیە ئەو حەوزە بێت چوو بێتە ئەو حەوزەوە. باشە بەپێی زانیاریەکانی تو لەم گوندە و لە ناوچەکانی دەوروبەری چەند حەوزە ماسی زیانی بەرکەوتووە؟ وڵی ئەوەی ڕاستی بێ خۆی شتەکە هەندە کت و پڕوو ئەوە بوو ئێستا من بزە بەدەوەی بۆی دوو زیرانم هەیە دوو حەوزیان لێ لە سەروی منن ئەوانش عینە زیانیان بەرکەوتو لە سەرێترش هەندێک حەوزی لێیە بزە بە ناتوانم ئێستا بڵێم ئەوەندە حەوزیە لە بۆی کەس ئاگای لە کەس نەبوو لەو کاتێ هەر کەس ئەگەر نزیک خۆی بووە ئەوەنە هەمووی زەر بەعام زەر و زیان زۆر کەوت. لافاوەکە ئاسی بەرزبوونەوەی لافاوەکە لەم شوێنە تاوەکو کوێ بەرز بووتەوە؟ ئاسی لافاوەکە بڕین هەتا ئەو خەتە تووە هاتووە ینی 2010 بوو یان 19 بوو لافاوەکەی کە هات جارەکەی کە نەگەویشتەوە جارەکەی کە نەگەویشتەکەن ئەو خەتە توێ یعنی بێحیساب لە جارێکی زۆر زیاتر بوو تەجروبەشمان هاوێ ئەمە ئەو خەتە تووە جارێکی ها لێرە ئاو نەچۆوێ ئێستا چوە سەروی ئەوەشەوە ینی زۆر گەلێ زۆر بوو بێحیساب زۆر بوو ئاوەکە. هیچ لایەنێکی پەیوەندیدار هاتۆ بۆی کە سەرژمێری بکە ئێوە چەندان زەرەر کردووە چ زەرێکتان بەرکەوتووە کەس وەکو لایەنی فەرمی هاتۆتە بەدەم؟ لایەنی فەرمی نەوەڵا بڵێن بۆ نمونە شەوەکەی قاموانە هاتنەتە لەو سەرزادەوانە تیان لە شوێنەکان دوورکەونەوە ناوەکو قەرەبوو و ناونووسین وشتانە ناوەڵە هیچ شتێ نەکراوە. داواکاریتان چی وەکو خاوەن حەوزەکان؟ وەڵای ئەنجا داواکاریمان لە حکومەت دەوێ بڕێن بۆ نمونەوەی زیانی پێکەوتووە قەرەبووی بکاتۆ شتێکی باشە. ئێوە ڕێگە پێدانتان وەرگرتووە بۆی کە ئەم سنوورەی ئێوە حەوزتانی دروست کردووە سنووری زێنیە؟ وڵای زانی چێنە ڕێگە پێدان نییە ئیزاوەکو ئیجازەمان نییە بەڵام حەوزی ئەم منتیقانە هەمووی هەر ئەو هایە هیچی ئەوەی نیە ئەگە چۆن ئێستا لەم گوندەی ئەمە باوەڕ ناکەم دوو نەفرێکیش ئیجازەی نییە دوایەوە تۆزێ دوورشین لە زێوە هەر ئەوە نییە بەڵام ئاوەکە بێحیساب زۆر بووە ینی لە سەروی ئێمەوە بڵێن ئەوە پێچنام بەندا و تەقیبێ دوایەوە حەوزشتی ئەم دڕوگانە دەمزەیەکان حەوزی زۆر لێ بووە زیاتر ئەمەیە ئەو لافاوەی دروست کردو ناخۆ پێم وایە باران بەو شێوە یەک باریوە زۆر باریوە بەڵام ئەم هەمی زیاتر حەوز و شتە تەقیەوە هاتووە لافاوە. من ئەگەر هاوکاریشم یارمەتی دەرم بێت هەندێک ئاماریشتان پێ دەڵێم سەبارەت بە حەوزە ماسیەکان ئەو ئامارانەی کە لە بەردەستن یعنی بە شێوەیەکی گشتی ئەوەی کە هەرچەندە فەرمینین ئامارەکان بەڵام دەگۆی ئەوە هەیە بازدەوە دەکرێت لە سنووری قەزای تەقتەق زیاتر لە 500 حەوزە ماسی
زەرەر و زیانی بەرکەوتووە ینی ئەم ڕێژەیەکی زۆرە و دانیشتوانی قەزای تەقتەق زۆری نییان ینی ئەوەی کە باز دەکرێت سەروی 1970 ژیانیان لەسەر حوزە ماسیە ینی کە باسی حوزە ماسی دەکەی وەکو سەرەتا خۆت ئاماژەت پێدا تەقتەق بە ماسیەوە بەناوبانگە و بە ماسیەوە ناوی دەرکردووە بەڵام ئێستا زۆرترین زیان بەر حوزەکانی ئەو ناوچەیە گەیشتووە یەک شتی دیکە وەکو کۆتا بابەت من ئاماژەی پێ بکەم ئەوەیە دوێنێ بە فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان ینی هەندێک داتا و ئامار و زەرەر و زیانەکانی ئەم لافاوەی بڵاو کردەوە لە راپۆرتێکدا بەڵام ئەوەی کە جێگەی سەرنج بوو ینی جێگەی پرسیار بوو بەلای منەوە کە لە راپۆرتەکە داگەڕام قەزای تەقتەقی تێدا نەبوو ینی ئەو هەموو حوزە ماسیە ئەو هەموو زەرەر و زیانەی بەر هاوڵاتیان کەوتووە ینی لە راپۆرتەکەی حکوومەت جێگەی نەکراوەتەوە باسی کەلار کرابوو باسی سلێمانی کرابوو باسی چەمچەماڵ و تەچیە و هەولێر و زۆر شوێن کرابوو بەڵام بەداخەوە ینی لە راپۆرتەکە گەڕام دوو جاریش لە راپۆرتەکە گەڕام گوتم نەوەکو من هەڵم کردبێ من نەمبینی هیچ شتێک زەرەر و زیانێکی دانیشتوانی قەزای تەقتاق لە راپۆرتەکەدا جێگەی کرابێتەوە بۆی بەلانی کەم سبەی ئەگەر لە ڕێگەی حکوومەتی عراقیەوە بتواندرێت بودجەیەک بۆ زەرمەندبووانی ئەم لافاوە دیاری بکرێت بۆ هاوڵاتیانی ئەم قەزایش قەرەبوو بکرێنەوە بەڵام بەداخەوە ئەوە دەبێت لە کاتژمێرەکانی داهاتوو زیاتر لایانی پەیوەندیار وەڵامیان پرسیارە بداتەوە کە ئەمە جێگەی سەرنجە بەڕاستی. ئێمە وەڵاهی کە بیدا لافاوەکە هادیانی پێشببینیمان نەبوو بەو شێوێ ئەو هابێتە ناو حوزەکان و زیانمان پێ بگەێنێ ماسیشی بردو بڵێم نەیبردو بەڵام حوزەکان ئاوی زۆرە تا ئاوەکەی تەواو بەتاڵ نەکەین نازای ماسەکە چەند ماوە چەند نەماوە بەڕاستی ئێزگار بە خۆت بوو لافاوەکە زۆر بوو. ئەو حوزە ماسانەین گۆ لەسەر ڕێڕەوی زێ دروستکراوە یاخود لەسەرەوەی زێ وەڵا دوور نییە بەو شێوێ بەڵام قەتش بەو شێوێ نەهاتوتە ناوی ئاوەکە. داواکاری ئێوە وەکو دانیشتوان وەکو خاوەنی حوزەکان کە زەرەر و زیانتان بەرکەوتووە چییە؟ وەڵاهی ئێستا ئەو دوو مۆلیدێ ڕەنگە بای 56 وەرەقەبی هەردووشیان تەربوونە ڕەنگە تەولید و لەفیان سوتا بێ ماسیشی بردو بڵێم نەیبردو بەڵام بە حکمی ئەوەی برایەکەم پشتی سیاز بوو پیا و ڕازگۆ بێ باشە بەو شێوێ نەیبردووە بەڵام هەتا ئاوەکەشی تەواو بەتارنەکەی نازانین چەند ماوە چەند نەماوە. جگە لە حوزە ماسیەکان باست لە مۆلیدەکان کرد زەرەر و زیانتان بەرکەوتووە ئێوە چی دیکە زەرەر و زیانتان بەرکەوتووە مۆلیدەیە بە چەندە خەمڵێنرێت یاخود ئەگەر خانووە ئاو چۆتە ناوی بە چەندە خەمڵێن؟ وڵای ئەم خانوە شوێنەکەی بەرزە شکر بۆ خۆ ئاو نەچۆتە ناوی بەڵام مۆلیدەکان یەکی بای 25 وەرەقە دەبن ئەوە تەربوونە تەولید وشیان بۆ هەیە دەبێت دوایی دەرکرێبی بێتە لای وەستا خاوێن بکرێت و بزانانی چی دەوێت سوستاوە لەفی نەسوستاوە ئەو کاتێ زیانی مۆلیدەکان بە دەرەکەوێ کەی خاوێن کرانەوە. طبعاً زەرەر و زیانەکان زۆرە بە تەقدیری ئێمە خەمڵاندومانە نزیکەی 10 ملیار لێرە هاوڵات 10 ملیار بای 10 ملیار هاوڵاتی لێرە زەرەر و زیانی بەرکەوتووە و بەڵێ 10 ملیار دینار و جگە لەوە جگە لەو 400 حوزی ماسی کە ڕوخێنراوە کە ئاو بردوێتی نزیکەی 100 خانوو لێرە ئاو بردوێتی لەبەر ئەوەی لە کەناری زێ هەر کەسێ و خانووی کردووە بۆ کاری کشت و کاڵی نزیکەی لەوێ 100 خانوو و هەروەها جگە لەوە مەشروعی ئاوی کۆمەلگای خەڵخەڵامان ئێمە بە هەمان شێوە لە قوم بووە ئێمە ناتوانین هەتا 15 ڕۆژتر 20 ڕۆژتر ئێمە ئاو بۆ ماڵان دابین بکەین هەوڵەدەین لە ڕێگەی تەنکەر و لە ڕێگەی تیمەکانی شارەوانیوە ئاو بگەینە ماڵەکان و هەروەها جگە لەوە دەیان کەلوپەلی کشت و کاڵی و کارەبایی لێرە ئاو بردوێتی. دەتوانرێت ئەم ساڵ یاخود بەلایەنێکم بۆ ساڵی داهاتوو دۆخی ئابووری ئەو خەڵکە یاخود حوزە ماسیەکان و خۆی لێ بکرێتەوە بۆی بتوانرێت بەرهەمی ماسی وەکەوەی کە خواستێکی زۆر هەم لە کوردستان و هەم لە عێراقیش لەسەر ماسی تەقتەقەیە بتوانرێت دابین بکرێتەوە بابەتە. ئێمە وەکو ئیدارەی نەحیشوان هەموو هەوڵێکی خۆمانە خەینە گەڕ بۆ ئەوەی پارێزگاری لە قوتی خەڵک بکرێ و هەروەها پێم وایە لەنی هەر ساڵێ باران بارێ ئەمە چاوەڕوان کراوە بۆیە باشترین کار ئەوەیە کەوا حکوومەت بەنداوێت دروست بکات لەسەرم ئاوا بۆ ئەوی مەترسی کەمبوونەوەی ئەم ئاوە کەم بکاتەوە مەشروعی دروستکردنی بەنداوێکی لەسەری ئەم ئاوە بزەبت لە نزیک گوندی چۆمەدەر
بە دروستبوونی ئەو بەنداوە ئەم کێشانی ئێرە کۆتایی دێت یعنی ئیدی مەترسی ناکەوێتە سەر سنتەری قەزای تەقتەق و هەروەها کۆمەلگای خاڵخاڵانشەوە بۆیە ئێمە داوا ئەکەین کە ئەو بەنداوە جێبەجێ بکرێ بە جێبەجێبوونی ئەو بەنداوە مەترسی لێرە کەم بێتەوە. ئاوەکە کە هات بۆ شەو بەسەرا بۆ شەو هاتنی ئاوەکە تەبەن عالم زۆر مشەوەش بوو دەڕۆیشتن و دەهات هیچ نەیەکرا ئاوەکەش گەلک بێ ئامان بوو یعنی هیچ هینەشی نەبوو من خۆم لەگە کوڕەکانمانە دوسێ حەوزیان لەو دەمزێ بوو هەر خەریک بووین ئەوە جار گوتمان هەندێک سەدێ دەکەین ئیشەڵا ئاوەکە کۆتایی دێ ئیتر سەدە و هین بەرگەی نەکرد گشتی بردوایە هەتا بە حارە هاتنە سەرێ کە ئەم لایەمان لێژیرە لە ئاوەکە بەو شەوە هەتا دەرباز بووین زۆر کەس هەر مابوو جەماعەتێ خزمی خۆمان هەر لێمان لەبان خانی ڕاوەستا بوون ئەو چواردەوریان ئابوو مەترسیەکەەوە بوو کۆپتەریش هات نەیتوانی چواردەوریان ئابوو نەیتوانی هەریانگرێ لە سولێمانیەوە کۆپتەر هات بوویان نەیتوانی هەریانگرێ لێرەوە شۆفەر ڕێ نەبوو لە بەرەوەی زێ بوو مسافەکە زۆر ئاوەکە زۆر مسافەکەش دوور بوو نێگەیشتنێ وڵا هەتا بانی فەقیرانە ئاوەکە دابەزی لەبان خانی بووم لەوێ هەمویان سەلامەت بوون لە خوای بەزیاد بێ سەلامەت بوون باشە ئەو زەرەر و زیانەی بەر ئێوە کەوت وەکو خەوەن ئەوزی ماسی لەو سنوورە بە چەندە خەمرێن واللهی ئەگە برێم ماسیتانە دەستداوە پارەی زەرەرەکە چەند واللهی هەرچەندێک برێم باسی کەم زۆرە لەبەر ئەوەی ئەمە ماسیە حوسەیە 10,000 بە حوسێ 20,000 بە حوسێ لەوانێ 20,000 زیاتر ببێ تەبەن ئەوانە ئەگەر بیخەمرێنی ماسی برین سعری ماسی وەک ئێستا بیخەمرێنی زۆرەکە بەران من ئێستا ناتوانم لێکدانەوە لۆکەم لەبەرەوەی حوزەکان ئێستا برێن ساحەبی برێهی من ئەوەندەی تیا بۆ ئەوەندەی دەکرد ئەوها زیاتر وەک لیزنەیەک بێتە سەری برێ هینی تو چەند بووە ئەوەندە بە پارە ئەوەندەیەکە باشتریش داو حەلە دەتوانی گشتی جەمعکە لەوانەیە گەلە زۆرش بکەوێت پارەکەی کاریتان لە حکوومەتی عراقی و حکوومەتی هەرێم بۆی بەلانی کەم تۆزێک قەرەبوو بکرێنەوە چییە؟ واللهی داواکاری من ئەوە لەن پێشەچی بە خێراتنی ئەو کەناری ئێوە دەکەم بە خێر من سەد چاوم دووهەمیش واللهی ئەگەر حکوومەتی عێراق بێ و حکوومەتی هەرێم بێ ئەگە قەرەبووی ئەو فەلاحانە بکاتەوە هەر شتێک قەرەبوویان بکاتەوە بۆ وان زۆرە لەبەر ئەوەی ئێستا پیاوی وا هەیە لەوانێ سێ-چوار دەفتەر بەس لە سەری عەرف کەوت بێ پارەی عەرف کەوت بێ پارەی گازی مەولدە کەوت بێ تەبەن هەمووی ئەوانە مەسرفە بۆی بەزرێ لەوەی کە تەئمیرکردنەوەی حەوزە ئەمانە هەمووی بە شۆفرە و ئەووی مەسرفە ئەگەر قەرەبوویان وەکاتەوە واللهی ئێمە مەمنونیانین بەڕاستی هاوکارێکی چاکە بۆ فەلاحەکان لەبەرەوەی عالمێ زۆر زەرمەند بووە ئەگەر هەر شتێک هاوکارکە یعنی بۆ فەلاح زۆرە سەرەتا بە خێراتنی کەناڵە بەرزەکەتانەکەین زۆر بەخێر بێن دەستان خۆش بێ سەرەتا ئەو ئاوە هات ئێمە تەبان لە ڕۆژی دروستبوونی کارە ساتەکەەوە پێشەوەی کارە ساتەکە دروست بێ خەڵکێکی زۆر هەمووی لە دیار ماروحاری خۆی بوو چاوەڕوانی بوو ئەگەر لەو قەنەعەتیان نەبوو بەو شێوەیە کتوپڕ لافاوەکە بیگاتێ و تووشی فەیزان بن لەگەر ماوەیەکی کەما لافاوەکە هاتوو ئەو خەڵکەی لێرە بوو هەمووی بەرەو کوشانەوە هاتوو ئەوەی لە پێشی بوو بردی تر دیارش نییە ئەو ئاسەواری زەرەر و زیانە تاوەکو ئەو ئاوە دەنیشێتەوە ئەو کات هەرکەس حەوزە ماسی خۆی ماسەکەی دەرەکا و بزانێ هیچ ماوەتەوە من نەماوەتەوە دەبێت تەمان ئاوەکەی بەتار بێت ئێستا بۆ نمونە ئەو حەوزە ئەوەندەی ئاوتیایە ناتوانانی بچێ ناو ئاوەکە بە هیچ شێوەیەکە ماسیتیانە بێتیانە بێ ناتوانانی تەمەشایکەی دەبێ و هەسەیریکەی و ناتوانانی بیگری تا ئاوەکە دابەزێ و ئاوەش وازودا نابەزی چونکە هێستا ئاو دێ لەسەرەوە بە ناویا دێ و لێشی دەرەچێکەوەتە جارێدا نابەزێ داواکاریتان لە لانی پەیوەندیدار حکوومەت بۆ قەرەبووکردنەوەی هەوڵەت داواکاریمان لە حکوومەت و لانی پەیوەندیدار ئەوەی ئەگەر ئەوەی لە توانایانە بیکەن بۆ برافەلاحەکان بەعام چونکە خەرکی ئەم دێ ئێمە بە تایبەت زەرمەندی دەرەجەیەکین دەتوانین برێن لەم سنوورە لەبەرەوەی ئام هەم ئەو ئاوەی هاتێ هەم بە پشتیا هاتیە هەم بە بەشی زێشە هاتیە کەمەیەک حەوز لە بینەکان شوێنی بەرزتر بۆ مایتەوەگەنا بەشێکی زۆری حەوزەکان ئاو گرتووەتی و زێدای پۆشیوە لەگە ئەوەشە لەوانەیە ماسێکی زۆری ببێت.
لێرەیەشێک لەو ماڵانەیەکەوە بەهۆی بەرزبوونەوەی ئاستی ئاوی زەی بچووک زیانی بەرکەوتووە. لە ناو ماڵەکە نزیک بە 2 مەتر ئاو چۆتە ناو تەواوی ماڵەکەەوە و 3 مەتریش ئاوەکە ئاوی زەی بچووک لە ئاستی ئاسایی خۆی بەرزتر بۆتەوە کە ئەمەش بۆتە هۆکاری ئەوەی زیانێکی زۆر بەردانیشتوانی ناوچەکانی تەقتەق و دەوروبەری بکەوێت. بە دیاریکراویش ئەو کەسانێکەوە حەوزی ماسیان هەیە و ماسی بەخێو دەکەن. بەڵێ قوربان کاتی هاتنی ئاوەکە ئێمە لێرە بووین کە ئاوەکە زیادی دەکرد، ینی ئاوەکە وەکو چۆن شیر هەرەچێ لەسەر ئاگر ئەوها هەرچوو ئاوەکە، ینی شتێکی سیر بۆ بەلایەن ئێمە شۆچکە ئێمە خەڵکی ئەو دەمزێ و دەم ئاوین بۆ تێهێ لە ناو ئاوین زۆر ترسمان لە ئاو نییە، بەڵام ترسناکێکی دروست کرد کە خۆم لەو شوێنە بمەوەی لە ڕاوەستا بووم، ینی ئاوەکە وەکو هین یەکسەر زیادی کرد داهات بۆ سەرەوە بە پەلەپەل دەبوو خۆت دەرکەی ئاوەکە خۆ دەزانی ئاوی قوڕا و لەگەر خۆشە ئاو ماڵکە و داری گەورە و کەلوپەلی ناوماڵی سەرۆی ئەو ماڵانەی کەی لەگەر خۆی دەهێنا و یعنی بەردەممان جۆرێک لە ترسناچی و ئاها لە فلیمەکان شتت بینی زاریوە زۆرێک لە شتی ئەو هابوو کارەبانە بوو تاریک بوو ئاوەکە ڕەنگێکی سووری خوێنی هەبوو. ینی من خۆم لە منداڵیەوە لە ناو ئاوم و مەلەوانم لە ئاوەکەی ترسان بە حقت ئەو ئاوەی کە ڕۆژان ڕسممان لەگەرەگەێت و ئاوەی کە ڕۆژان بە جوانیەوە وەکو برەی تەسویرمانە کرد ئەو ڕۆژە لی دەترسایی ئیتر هاتە ژوورێ ئێمە لە خەریکی ئەوە بین تۆزێک کەلوپەل کۆکەینەوە یان دەریکەین، بەڵام کاتێک گوتیان ئەو ئاوەکە پشتی لێتان گرتووە بە سەریعی ینی ئاوەکە لە پشتی ئەمەوە سوڕابەوە بەس گەیشتە ئەوەی بەپەلە خۆمان دەرکەین ئەگەرنا ینی خۆشمان مەترسی دەکەوتە سەر ژیانمان لە برەوە بە پەلەپەل خۆمان دەرکرد کە تووشی کارەساتێک نەبین و چونکە هەر چوار دەورمان بووە ئاو هەر لەو گوندەیە لێرە ینی لە شوێنێکی تر 20 کەس گیریان خواردە بوو چوو بنە سەر بەرزاویەک بەڵام هەر چوار دەوریان بووە ئاو. کاک ئیدریس ئەم شوێنانە ینی وەکو ئاوێکی تەبیعیە بەحر نییە بە ئاسانی بەلەمێکی بەناوە بەیان چوپێک هەمووی سیمە هەمووی دارە ڕێگا نامینە کە ئاوەکە لێکەدا لەبەرەوە تۆ کۆمەڵە بەلەم لە تەقتەقەوە هات ئەوان نەیانەتوانی وا بە ئاسانی بیانگەنێ گەیشتە ئەوەی تەلەفۆن بۆ کۆپتەر کرا کە کۆپتەر بێتە سەر خەت و هەریانگرێ ینی ئەم 20 کەسە ئەو شەوە لێرە خەڵک هەمووی لەسەر خەت بوو لە بەرامبەریان وەستا بوو هاوار دروست بوو یعنی کارەساتێک بوو خۆ لە ناویان نەبی جاریوە تعبیر ناکرێن. هەڵبەتە ئەمە کارەساتێکی سروشتی بوو خۆشتان نەزانن هاوڵاتیەکی زۆر لە قەراغ زەی بچووک بە تایبەتی گوندی کەپەنەک زەرمەندی یەکەم بوونە لەسەر ئاستی کوردستان بە باوەڕی ئێمە نزیکەی بای 10 ملیار دینار هاوڵاتیان لەم سنوورە زەرمەند بوونە هەم حەوزی ماسییان هەم مۆلیداتیان هەم مەزرعەیان هەم ڕزوباخیان ئێمە لێرەوە داوا لە هەردوو حکوومەت هەم حکوومەتی عێراق هەم حکوومەتی هەرێمەکەین ئەگەر قەرەبوویەکی ڕەمزیش بێ بتوانن قەرەبووی ئەم هاوڵاتیانە بکەنەوە چونکە هەمووی خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەتن ئەوەی بەلای ئێمەوە گرینگە ئەوەیە هاوڵاتیان لەم لافاوە هیچیان تووشی زیانی گیانی نەبوون ئەمە گەورەترین شدووە بۆ ئێمە وەکو حکوومەت هەموو کاتێک لە کاتی لافاوەکەش و لە پێش لافاوەکەش هاوڵاتیانی خۆمان ئاگادار کردوتەوە کە دوور بکەونەوە لە قەراغی زەی بچووک هەموو ئامێرەکانشمان کردە خزمەتی هاوڵاتیانەوە بەڵام کارەساتەکە ئەوەنە گەورە بوو نەمانتوانی چ ئێمە و چ هاوڵاتیان پێش بۆ کارەساتە بگیرێت. زۆر ئەو پرسیارە دەکرێت دەگوترێت ئاخۆ ئەو حەوزانی کە دروست کراون سنووری زەیەکەیان بەزاند و هاتوونەتە پێش یاخود بۆ خۆی کارەساتەکە گەورە بووە جوابی ئێوە بۆ ئەم پرسیارە چیە؟ ئەکرێ هەردوو لایەنەکە لێک بدەینەوە بەڵام کارەساتەکە زۆر گەورە بووە یعنی زاری وا هەیە حەوز کراوە زۆر لە زێوە دوور بووە باشە بەڵام ئاوەکە ئەمە نەزۆر بووە گەیشتووەتە شوێنە دوورەکە یعنی حەوزە ئەمانەی سەر زێشی بەجێ هێشتووە هاتووە بۆ حەوزێک کە زۆر لە جاداوە دوور بووە زۆر لە شوێنی باخ و زرعاتەوە دوور بووە یعنی کارەساتەکە زۆر گەورە بووە کەسمان تەوەقعی و کارەساتە گەورەیمان نەکرد. دیارە چەند حەوز
تێکشوە و زەرری بەرکەوتووە بەکۆی گشتی لەوانەیە ئامارێکی مختصمان لا نەبێ بەڵام نزیکەی 400 حوز بەپی مەزەندەی ئێمە نزیکەی 400 حوزێکە لەم سنوورە بەشێکی زۆری وێران بووە. لافاوەکە چۆن بوو و ئێوە چیتان لێ مردارەوە بوو و زەرەکان چی بوون بەلای ئێوە؟ ئێمە سەرەتایی ئاوەکە کە هات لێرە ئێمە خۆمان لێر هەر چاوەڕێمانەکە وتیان ئاوەکە سەرکەوت کە لەوێ سەرکەوت لەوێ ئامۆزایشکەم لەوێ عینەن ئاوەکە هینی ملی پێوەنا چوینەوێ دوای ئاوەکە هات کە هات وردە و دەدەوارە پێشی ڕاکەی بێ ئێمە کە هاتین ئێرە حیوانانمان دەرکرد بدمانەوێ لەوێ چاوەڕێومان کرد گوتمان بزانین ئاوەکە دی ئاوەکە هات نەمانتوانی بینەوە ئێرە دووبارە بینەوە ئێرە ئەوە لەمان پێژیرا و قاپێ بگرین و تەیتوار نێتە دەرێ ئاوەکان دە بە زۆرە هات لێ و گەستوڕاوە چۆ پشت مۆلی دەوشتەکان لێەوە لێرەوە سارەشمان لێ بوو هەتاینمان کرد ئاوەکەکە ملمان پێ و ناچوینە خوارێ لە خوارێ هێشتا ئاو نهاتەوە ئاو بەش دەچۆ ناو حوزەکان ناو حوزەکان و یەک بە یەک دەیگواستەوە ماسی و هەموو ئاو و خۆڵ و هەمووی پێکەوە پێشەدا لە ئاخری دوای هەتا چوە بەرامبەر تەختاق لەوێ هەمووی لێەوە ئاوەکە چوۆزێ دووبارە خۆی لە کەپەنەک لە دوو جێوە ئاو دزەی کرد هاتە ناوینەوە ینی پاشاوی نەداوە لێرە لۆفەیەکێ لەو لۆفە ئاوەکە داخل بوو هات ملی پێوە ناین کە ملی پێوە نابەشێک کەش هەیە لە خوارێ بەرامبەر و گازینەوە قەدیمەکە ئەلەوێشەوە ئاو هات ئاوەکە بە زۆری ملی ناو کە هات و لەوێ یەکسەر حوز بە حوز پێشیدا و پێشیدا هات لەوێ مەزموع حوزێککەی ئێمە زۆرش لەوێ حوزی کەم هەیە ملی پێوە ناو ئاو بردی پەلەوەر و حیوانات ئێوە چیتان زەرەردانە وڵا حیوان ئەو حیوانە درشتەکانمان دەرکرد بەسەندێ پەلە و ڕشتمان هەبوو ئەوە هەندێکی خنکا و هەندێکی خنکا کە دەرمان کردو ئەوەی کەژەوە هەندێکی ماوە و مریشک و کەڵە شێوانەمان خنکا وڵاندێژی باشە ئێوە خۆتان چۆن دەرباستان بوو یعنی لافاو هات ئیتر نەتوانانی مریشکەکان حیوانەکان دەرکەن چۆن دەرباست؟ وڵی ئێمە خۆمان لە بۆی هی دەشتین و هیناو ئاو دەشتەوەین ئەوە نیە دەنە سارە من شەو منم بە ئاوەکەەوە نات بەخوا لایتی سارەکەم چۆ بن ئاو ڕووناچی نیێمە یان جارجا قونی سارەکە برندە بوو عینەن ئەوها ئاو نیێمە بەس دەوەی سەر بەرە خوارد بۆ من پێوە ناڕۆشتم هەتا لە ئاوەکە دەرچوم و چوومە بەرزایی بەتەکەیت چۆن مەترسینەوە بەس من سارەکەم کە گاز و دەمزایی ناکوژێتەوە لەو لێ نیە ترسام مەترسیە بوو بەتەکەیت دوایەوە لە خوارەوە بەرامبەر تەختەق من لەوێ لەسەر حەوز بووم ئاوەکە تاوە پێشمانیگرت ڕێمانی لێگرت من مامەوە هەتا 4:30 بانی مامەوە من نەهاتمەوە هەتا ئاوەکە دابەزیەوە کە ئاوەکە دابەزیەوە سارە مەجالیدا ئەو جا هاتین و لەگە کوڕەکان بوو ئەوانە.